فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان بەردەوامە لە بەسەرکردنەوەی خانەوادەی شەهیدانی خۆپیشاندانەکانی ئەم دوایە و ئامانجی لە سەردانەکان دەربڕینی هاوسۆزی و هاوخەمیە بۆ بنەماڵەکانیان هاوکات پشتیوانیشیان دەکات لە بەسزاگەیاندنی بکوژان و تەقەکەران. لە قەزای دوکان فراکسیۆنی کۆمەڵ بنەماڵەی عەقید هەمزە شارستانیان بەسەر کردەوە کە لە کاتی بەڕێوەچوونی خۆپیشاندانەکانی دوکان بەردێک بەردڵی کەوتو دەست بە جێگیانی لەدەستدا. بنەماڵەکەی وێڕای دەستخۆشیان بۆ بەسەرکردنەوەی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ڕاشیان گەیاند سکاڵای یاساییان تۆمار نەکردووە و هاوکات داواش لەلایەنە پەیوەندیدارەکان دەکەن تا لەوە زیاتر کار لە کار نەترازاوە کار بکەن بۆ باشترکردنی ژیانی هاوڵاتیان. ئێمە پەیاممان ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان بێتە سەرخەت بۆ چارەسەرکردنی ئەم وەعزە بۆی ئەم حادیسە دووبارە نەبێتەوە. ئەمە ئەرکی حکوومەتە بێتە سەرخەت ئیشکا بۆم میلەتە بۆم خەڵکە بۆی ئەم حادیسانە بۆم کارەساتانە دووبارە نەبێتەوە. لە درێژەی سەردانەکاندا فراکسیۆنی کۆمەڵ سەردانی ناوچەی هەورامانی کۆمەڵی ئیسلامیان کرد و دوا بەدوای ئەوەش سەردانی قەزای سەی سادقیان کرد و خانەوادەی شەهید هەرێمیان بەسەر کردەوە. ئەندامێکی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان دەڵێت ئامانجی سەردانەکان لە نزیکەوە بینینی ئەندامانی مەڵبەند و ئەو ناوچانەیە کە لە خۆپیشاندانەکانی ئەم دوایە سووتێنرا و بۆ دڵدانەوە و هاوکات پاڵپشتی فراکسیۆنەکەشیان بۆ دەربڕین. ئێمە بڕیارماندا کە سەردانی هەم کەسوکاری شەهیدەکان بکەین لە نزیکەوە بیان بینین و ئەوەی کە پێمان کرابێ لە توانامانە بوو بێ هاوکارێکیشیان پێشکەش بکەین و هەروەها سەردانی بارەگاکانی کۆمەڵی ئیسلامیش بکەین بەتابەت ئەوانان کە سووتێنراون. ئەمڕۆژ هاتینە بارەگای ناوچەی کۆمەڵی ئیسلامی لە خوڕماڵ. بەڕاستی هەدەفی سەردانەکە ئێمە بۆ ئێرە تەنها ئەوە بوو کە ئەم برابەرەزانە لێرە ببینین و بۆ دڵنەوایی و بەسەرکردنەوە بە حەقیقەت. فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان نیگەرانە لە ڕژانی خوێنی گەنجان و لاوان و برینداربوونی زیاتر لە 50 کەس لە خۆپیشاندەران. هاوکات پەیامیشی بۆ دەسەڵاتداران و کاربەدەستانیش ئەوەیە کە چیدی ماف و ژیانی خەڵک قۆڕق نەکەن و خۆیان نەخەنە بەر لێشاوی تووڕەیی گەنجان چونکە گەندەڵی و نایەکسانی چینایەتی گەیشتووە بە لووتکە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، قەزای دوکان.